یان تێک دەشکێنن ئاماژەی بۆش کرد ترامپ کە هەموو ئەو توانە سەربازیە ئاسمانی و دەریایانی کە ئێران هەیبووە ئەوان لە ناویان بردووە. ئەو ئاماژەی بۆ کرد کە ئێستا کەشتەکانی ئێران لە ژێرەوەی دەریان نقم بوون. ئەمەش ئاماژەیەکە بۆی کە هێزی دەریای ئێران توانای بەرپەرشدانەوەی نەماوە وەکو ترامپ ئاماژەی پێ کردووە. لە پێشووترا ترامپ ئاماژەی بۆش کرده بوو کە ئەوان نیەتیان ئەوەیە کە دەست بەسەر گەروی هورمزدا بگرن بۆی کە بتوانن ئەو ڕێڕەوە بازرگانیە زیاتر بەڕووی ئەو کەشتیانەدا بکەنەوە کە هاتوچۆی بازرگانی لێەوە دەکەن. ئەمەش ئاماژەیەکە بۆی کە قسەکانی کۆی قسەکانی ترامپ کە ئێستا کردوێتی ئاماژەیە بۆی کە جەنگەکە بەردەوامی دەبێت و ئەوەی کە ئەوان دەیانەوێت وەکو ترامپەڵێ وەکو ئامانج دەیانەوێت بە تەواوەتی بیپێکن. زۆربەی زۆری ئەوەی کە ترامپ دەیەوێت یاخود ئاماژەی پێدەکات ئەوەیە کە توانای موشکیەکان بە تەواوەتی لە ناوبەرێت کە ئەو ئەڵێ ئێستا توانای موشکی ئێرانمان تا ڕادێکی زۆر لە ناو بردووە یاخود لاواز کردووە بەڵام ئێستا ماوە بۆی کە بتوانن جارێکی تر لەو توانای موشکیانە بنەوە بۆی کە بە تەواوەتی توانای موشکیەکانی ئێران لاواز بکەن یاخود لە ناوی برن. لە بەرامبەردا ئێران ئاماژەی بۆ کرد کە دوای قسەکانی CBS کە ئێوارە ترامپ کردی ئەوان ئەڵێن ئێمەین کە مەبەستم ئێرانە ئەڵێ ئێمەین کە بڕیار لەسەر ئەوە ئەدەین کە ئایا شەڕ ئەوەستێ یاخود ناوەستێ چونکە تازە شەڕ دەستی پێکردووە و بە شێوەیەکی هەروە ئاسان کۆتایی نایەت. ئەمەش دوایەوەی کە مجتەبا خامنەی هاتە بووە بەڕابەری کۆماری ئیسلامی ئێران و خەڵکێک لە ئێران پێشوازیان لەمە کردووە لە ئێران هاوڵاتیانی ئێران پێشوازیان لەمە کردووە هەندێک لە وڵاتان پیرۆزباییان لێ کردووە بەڵام ترامپەڵێ ئێمە خۆشحاڵ نین بەوەی کە مجتەبا بۆتە ڕابەری نوێی ئێران. باش بە بینەوە هەرێمی کوردستان لێرە بە بەردەوامی ئێستاش هەر هێرشە درۆنەکان بۆ سەر هەرێمی کوردستان بەردەوامی هەیە. زانین ئەم شەو یاخود شەوی ڕابردوو کە ئێستا ئێمە لە ڕۆژێکی تازایین شەوی ڕابردوو چی ڕوویداوە لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان درۆنەکان بەرکوێ کەوتون و ئێستا بارودۆخی ناو هەولێر چۆنە. ڕامان مستەفا پەیامێری کورسات نیوز ڕاستەخۆ لەگەڵمانە بۆی دوازانێرەکانمان پێ بڵێ. ڕامان دوازانێرەکان چین؟ ڕەنج سڵاوت لێبێت بە شێوەیەکی گشتی ئەم شەو چەند هێرشێک کراوەتە سەر شاری هەولێر. سەرەتا لە کۆتا هێرشەکان دەست پێکەم دواتر ئەوانی پێشووتریش سەرەتای ئێوارەی شەوی ڕابردووت بۆ باسەکەم. بە گوێرەی ڕاگەیەندراوی دژە تیرۆری هەولێر سەعات 10:22 ئەم شەو بە شێوەیەکی بەرچاو ئەوەی کە لە ڕاگەیەندراوەکەیاندا بڵاویان کردوتەوە سێ هێرشی درۆنی خۆکوش هێرشەکان درۆنی بووینە لە ئاسمانی شاری هەولێر لەلایەن هێزەکانی هاوپەیمانانەوە تێکشکێنراون. دەوترێت یەکێک لەو لە ئامانجی لە بابڵێنە ئەنجامی تێکشکاندنی ئەو هێرشە درۆنیانە یەکێک لە پارچەکانی درۆنەکان دەکەوێتە کۆنسوڵخانەی ئیمارات کە شوێنەکەی نامەوێت بڵێم لەکوێیە ئیتر هێز یەکێک لەوانە وەک ئاماژەم پێدا درۆنە پارچەیەکانی ئەکەوێتە ئەو کۆنسوڵخانەیەوە بە گوێرەی و ڕاگەیەندراوەکەی دژە تیرۆر هیچ زیانێکی گیانی نەبووە وەک ئاماژەیان پێداوە. جا ئەمە دوایین هێرش بوو وەک ئاماژەم پێدا چەند تقریباً سەعات 10:30 ئەمە لە ئاسمانی شاری هەولێر بەپێی گرتە ڤیددیۆیەکان دوو کەڵیش هەبووە لەو سنوورە. ئیتر ئەمە دوایین هێرش بووە ڕەنج. پێشووتر لە پێش سەعاتدا چەند هێرشێکی دیکە هەبووە لە ئاسمانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر چەند درۆنێکی دیکە لە ئاسمان تەقێنراونەتەوە بەوتەی بەپێی ئەو زانیاریانی کە ئێمە دەستمان کەوتووە ئەوانیش بە شێوەیەکی گشتی هەمویان لە ئاسمان تەقێنراونەتەوە واتە پوچەڵ کرانەوە سیستەمی بەرگری ئاسمانی هاوپەیمانان هەر لە سەرەتایی دروستبوون و هەڵگیرسانی جەنگەوە
چەندین زار ئەو هێرشانیان با بڵێن تێک شکاندووە بەرپەرچیان داونێتەوە ئەوەی کە هەیە لێکەوتەی ئەو بەرپەرزدانەوەانە ئاراستەکردنی درۆنەکان ینی پارچەی درۆنەکان هەریەکە و بەلایەکدا ئەڕوە جا ئەمە دووبارە گرفتی دروست کردوتەوە ئەو پارچانە هەرجارە و لە گەڕەکێک لە شوێنێکی سنووری هەولێر کەوتونەتە خوارەوە هەر ئێوارەی ئەمڕۆ لە گەڕەکی ژیانی شاری هەولێر درۆنێک لە سەربانی ماڵێک کەوتبووە خوارەوە ئەم درۆنە وەک هێزە ئەمنیەکان هەرزوو گەیشتنەوێ و درۆنەکە نەتەقی بووە درۆنەکە خۆکوژی بووە و بۆمبەکانی هەر پێوەما بوونەوە ئەوەی کە هەبووە لەسەر ماڵێک بۆ دەنجیشی هاتووە بەڵام نەتەقی وەتەوە بە تەواوی و پارسەیەکی درۆنی بووە هێزە ئەمنیەکان گەیشتونەتەوێ و ئەویشیان پوچەڵ کردوتەوە و لایەن بردووە جا ئەمە بە درێژایی ئەو جەنگە کەمە ئێستا لە 11مین ڕۆژی هەڵگیرستانی جەنگدان کە دەی ئازارە ئەمە بەردەوام بووە لە سنووری پارێزگای هەولێر بەگشتی زۆرترین ئەو پارچانەی کە لە ئەنجامی بەرپەرزدانەوە و تەقانەوەی ئەو درۆن و موشەکانی لە ئاسمانی هەولێر بووە لە سنووری بەهار کە کەوتونەتە خوارەوە کە چەند کیلۆمەترێک لە ناو سەنتەری شاری هەولێر دوورە ئەوانەی تر بە گەڕەکەکانی شاری هەولێر دەوروبەری فڕۆکەخانە بە تایبەتی فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر کەوتونەتە خوارەوە هەندێکیان زیانیشیان هەبووە بە تایبەت ئەوەی دوایی کە لە گەڕەکی 32 پارە کەوتۆتە خوارەوە زیانی گیانیشی هەبووە یعنی کەسێک بە برینداریی سووک برینیکەی هەبووە بەهۆی ئەو هێرشە درۆنیانەوە و چەندین ماڵیش لە گەڕەکە جیاوازەکان کە تاوەکو ئێستا ئێمە ڕۆماڵمان کردو و ڕۆشتونەتە لایەن لە گەڕەکی مامۆستایان زیان هەبووە کە زیانێکی زۆریش بووە لە گەڕەکی بەختیاری بە هەمان شێوە زیان هەبووە و لە یەکێک لە شەوەکان کە هێرشە درۆنیەکە لە ئاسمان بەرپەرچی دراوەتەوە و تەق خێنراوەتەوە لە گەڕەکی منارەی چۆلی لە نزیک بە با بڵێن دامەزراوە حکومیەکانیش بووە کە ئەو گەڕەکە ئەو ماڵە لەوێ بووە زیان بە سەربانەکەیان گەیشت و هەتاوەکو گەیشتۆتە ئاستێک کە بەرمیلی ماڵەکەیان تەقیوە و ئاویش هاتۆتە خوارەوە لە سنووری ماڵەکەیان ئەمە بەردەوام بووە وەک ئاماژەم پێدا چەند جارێک لە ناو بەناو لەبین لە ئێوارەی دوێنێ شەو تاوەکو سعات 12 کەمێک پێش ئێستا دەنجی فڕۆکە ناو بەناو هەر هاتووە و ئەو هێرشانش لە دوایین ساتەکانی با بڵێن شەوی ڕابردوو بوو کە کراون وەک ئاماژەم پێدا هێزە ئەمنیەکان ئێمە ویستمان نزیک ببینەوە تا ڕادەیەک لەو شوێنە زانیاریەکانەوە بوون کە بەیت شێوەیەک ڕێگە نادرێت و میدیا ڕووماڵی بکە ئەوەی کە هەیە هاوڵاتیان خۆیان ڤیددیوەکان تۆمارەکەنیان لە دەوروبەری کامێرا چاودێریەکان هەندێک زار ڤیددیۆکان ئەگەن بە گوێرەی ڤیددیۆیەکە ڕانس دووکەڵ بەرز ئەبەوە لەو شوێنە لەو سنوورێکە هێرشە درۆنیەکەی کراوەتە سەر وەک ئاماژەشم پێدا دژە تیرۆری هەولێر ئەوە ڕاگەیەندراوی فەرمی ئاماژەی پێداوە کە هیچ زیانێکی گیانی نەبووە ئەوەی کە هەیە سێ درۆن بوو و تەقێنراوەتەوە لە ئاسمان و پارچەیەکیشی بەر کونسوڵخانەی ئیمارات کەوتووە لە شاری هەولێر دەست خۆش بە ڕامان سوپاس بۆ زانیاریەکانە بە هیوای سەلامەتی بۆ گشت هاوڵاتیانی هەرێمی کوردستان و شاری هەولێری خۆشەویستیش بێگومان ئەمە ئەو زانیاریانە بوو کە ڕامان لە هەولێرەوە بە بینەرانی کورسات نیوزی گەیان سەبارەت بەو هێرشە درۆنیانەی کە شەوی ڕابردوو کراوەتە سەر شاری هەولێر هەروەک پێشووتریش ڕامگەیان کە ترامپ کۆمەڵێک لە قسەکانی ئەم شەوی ئاماژە بوو بۆی کە شەڕ هەر بەردەوامە بێ ئەوان بەردەوامی بە جەنگەیەن هەتا ئەو کاتەی کە دوژمنەکانیان بە قسەی ئەو شکست پێدەهێنن پێشاتێکی تر هەبوو کە هاوکات کۆشکی سەرۆکایەتی رووسیا کە ناسراوە بە کرملن ڕایگەیان کە ترامپ و ڤلادیمیر پوتن سەرۆکی رووسیا پەیوەندیەکی تەلەفۆنیان ئەنجام داوە کە وەکو ئەوەی ئاماژەی پێکراوە نزیکەی سەعاتێکی خایاندووە تایدا بە ڕاشکاوی باسییان لە جەنگەکانی ئێران و ئۆکراینیش کردووە ئاماژە بۆ کراوە کە پوتن لەو پەیوەندیە تەلەفۆنیەدا لەگەڵ ترامپ داوای چارەسەرێکی سیاسی و دیپلۆماسی خێرای بۆ ململانەی ئێران کردووە دوای ئەوەی کە شەڕەکە پەرەی سند و ململانەکە لە نێوان هەردوو لایە زیاتر قوڵ بۆەوە لە شەڕەکەیە ئەمەش پێشهاتێکی نوێیە بۆ جەنجی نێوان ئەمریکا و ئیسرائیل و ئێران چونکە خۆتان نەزانن کە ڤلادیمیر پوتن سەرۆکی رووسیا ڕۆڵێکی بەرچاوی هەیە لە ناوچەکە و تا ڕادەیەک یەکێکە لە هێزە کاریگەرەکان و زلهێزەکانی ناوچەکە بۆیە قسەکردن لەگەڵ ترامپ و پەیوەندی نێوان ترامپ و پوتن
لە ناوڕاستی شەڕەکەیە کە ئێستا جەنگەکە بەردەوامە بێگومان کۆمەڵێک ئاماژەی زۆری لێ دەخوێنرێتەوە بۆ ئەوەی کە ئایا داهاتووی شەڕەکە بەرەو کوێ دەڕوا و چۆن ئاراستەی شەڕەکە دەکرێت. لەلایەکی ترەوە بۆردومانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا و چەند ناوچەیەکیش لە باشووری عێراق کرا. لەو بارەیەوە پەیامەری کورسات نیوز لە بەغداد ڕایگەیان شەوی ڕابردوو هێرش کراوەتە سەر بنکەی سەربازی ڤیکتۆریا لە ناو فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغداد. خۆتان نەزان بنکەی سەربازی ڤیکتۆریا بنکەیەکی سەربازی گرنگە، بنکەیەکی سەربازی ئەمریکایە لە ناو فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدایە و چەند جارێک لە سەرەتایی دەستپێکی جەنگەکەوە چەند جارێک بە ئامان ژیراوە. لەو بارەیەوە سەرچاوەیەکی ئەمنی ڕایگەیاندووە کە بەرگری ئاسمانی بنکە سەربازیەکەی ئەمریکا درۆنێکی خستۆتە خوارەوە کە هێرشی کردوتە سەر ئەو بنکە سەربازیە. لای گروپەکانی مقاومە ئیسلامی بڵاویان کردەوە کە بە 2 درۆن هێرشیان کردوتە سەر بنکەی سەربازی ڤیکتۆریا و سەرکەوتوو بوون و ئامانجەکەشیان پێکاوە. پەیامەری کورسات نیوز ڕایگەیاندووە کە نزیک دەواازەی شەلامچەش لە باشووری بەسرا بەچڕی بۆردومان هەبووە و درۆنێک لە قەزای گەرمەی پارێزگای ناسڕیەش کەوتۆتە خوارەوە. باش ڤیددیۆکە بینین ئەوەی کە ئێستا لەسەر شاشەی کورسات نیوز دەیبینن ئەمە گوژمەی 33 وعدی سادق کە خۆتان نەزان لە سەرەتای جەنگەکەەوە ئەو ناوەی هەبووە بە چەند گوژمەیەک ناردوێتی بۆ سەر ئیسرائیل. ئەمە گوژمەیەکی ترە لە پەیمانی سادق یاخود وعدی سادق کە ئێران ئاراستەی ئیسرائیلی دەکات و ئاراستەی بنکە سەربازەکانی ئیسرائیلی دەکات. هەروەکو دەبینن کە موشەکەکە ئێستا لە ئاسمانە و ئاراستەی بنکە سەربازەکان یاخود ئەو ئامانجانە دەکرێت کە ئێران دەیەوێت لە ناو ئیسرائیلدا بیپێکێ. ئەمڕۆ ئێران شتێکی تری ڕاگەیان وتی کە ئەو موشەکانەی دەمانەوێت ئیتر ئاراستەی بڵێن دوژمنەکانمانی بکەین. ئەو موشەکانە هەموو کڵاوەیەکیان پێوە دەبێت کە نزیکەی 2 تۆن دەبێت. ئەمەش جۆرێکی نوێ یاخود پێشاتێکی نوێ لە ئاراستەکردنی موشەکەکانی ئێران بەرەو ئەو ئامانجانەی کە خۆی دەیەوێت بیپێکێ و لەوە ئەچێ کە ئەمە قۆناغێکی نوێ بێ لە ئاراستەکردنی موشەکی ئێران بەرەو ئامانجەکانی کە دەیەوێت لە خاچی ئیسرائیلدا بیان پێچێت. ئێستا وەکو لە شاشەی کورسات نیوز دەیبینن کە ئەمە یعنی قۆناغێکی ناوەجبێکی نوێی هێرشی وعد سادق یاخود پەیمانی سادقی ئێرانە کە 33 هەمین گوژمەیە دەینێرێت بۆ ئیسرائیل. بۆیە ئێستا دەبینین لە ئاسمان ڕۆکێتەکانی ئاراستە کردووە پێدەچێت لە چەند خولەکی داهاتووە بگەنە خاچی ئیسرائیل و لەلایەن هێزی بەرگری ئاسمانی ئیسرائیلەوە یاخود ئەو سیستمە بەرگریەی ئاسمانی ئیسرائیلەوە بەرپەرش بدرێتەوە بۆ ئەوەی کە کەمترین زیانی لێ بکرێتەوە، چونکە زۆر جار ئەو موشەکانی کە ئێران ئاراستەی ئیسرائیلی دەکات سیستمی بەرگری ئاسمانی ئیسرائیل دەبەزێنێ و هەندێک ئامانج لە ناو شارەکانی ئیسرائیل وەکو تەل ئەبیب و حەیفا و کۆمەڵێک شاری تری ئیسرائیل دەپێچێت. بەردەوامی لەگەڵتان بابزانی سەرۆکی فەڕەنسا ئیمانوێل ماکرۆن چیەڵێ. سەرۆکی فەڕەنسا
دەڵێت نردنی هێزێکی دەریایی گەورەی وڵاتەکەی بۆ ڕۆژڵاتی ناوەڕاست ڕاگەیاندووە کە لە 8 یەکەی سەربازی و کەشتی فڕۆکە هەڵگری شارل دی گۆڵ پێک هاتووە و ئێستا لە نزیک قوبرسن. ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا لە میانی سەردانەکەیدا بۆ قوبرس ڕایگەیاندووە وڵاتەکەی 8 یەکەی سەربازی و کەشتی فڕۆکە هەڵگری شارل دی گۆڵ لە ڕۆژڵاتی ناوەڕاست جێگیر دەکات. دەژڵێت کە شارل دی گۆڵ و هێزەکە گەیشتنەتە نزیک قوبرس چونکە هێرشکردنە سەر قوبرس بە مانای هێرشکردنە سەر ئەوروپا دێت و دەیانەوێت ڕۆڵیان هەبێت لە کەمکردنەوەی گرژەکاندا. وتوشێتی کە کارکردن بەردەوامە بۆ دووبارەکردنەوەی گەروی هورموز یاخود بۆ دووبارەکردنەوەی گەروی هورمز بۆ یاوەریکردنی کەشتەکانیش پاریس 2 یەکەی سەربازی ڕەوانەی دەریای سوور دەکات. ئەوەش لە پێناو کەمکردنەوەی کاریگەریەکانی ململانەی ئێران و ئیسرائیل لەسەر بازرگانی جیهانی. ئەمە قسەکانی ئیمانوێل ماکرۆنە لەسەر دواپێشهاتەکان و ناردنی کەشتیگەلی یاخود کەشتی فڕۆکە هەڵگری شارل دی گۆڵ. ڕاوێژکاری ئەڵمانیاش ڕایگەیاندووە کە ئێران ناوەندی نێودەوڵەتی تیرۆرە و دەبێت ئەو ناوەندە دابخرێت. فریدریک مێرتس کە ڕاوێژکاری ئەڵمانیا ڕایگەیاندووە بە نەمانی دەسەڵاتی ئێستای ئێران شەڕ کۆتایی دێت و ئارامی بۆ جیهان دەگەڕێتەوە. دەژڵێت ئەو سیستمەی ئێران لەلایەن سوپای پاسداران بەڕێوە دەبرێت و ڕێگە بە ئاگربەز نادات. بۆیە بەرلین پێی وایە شەڕەکە ناوەستێت و ئیسرائیل و ئەمریکا تا کەوتنی ڕژێمی ئێران بەردەوامیان دەبێت. وتوشێتی کە ئێران لێپرسراوی سەرەکی کردە تیرۆرسیەکانی حەماس و حیزب الله و حوسیەکانە و هەروەها ناوەندی نێودەوڵەتی تیرۆرە و دەبێت ئەو ناوەندە دابخرێت. ئەمە لەسەر زاری ڕاوێژکاری ئەڵمانیا. شتێکی تر هەیە کە سەرۆکی ڕووسیا هۆشداری لەبارەی ڕاگررتنی هەناردەی نەوت لە گەروی هورموز دەدات. ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیا ڕایگەیاندووە بەهۆی ئاڵۆزیە سەربازەکانی ڕۆژهڵاتی ناوەڕاستەوە ئەگەر هەیە لە سەرەتای مانجی داهاتووەوە هەناردەی نەوت لە گەروی هورموز بە تەواوەتی ڕابگیرێت. ڕاشی گەیاندووە نرخی نەوت لە 130 بەرز بۆتەوە و گەیشتوتە $110 کە هەرچەنە لە دوای قسەکانی ترامپەوە دابەزی بۆ نزیکەی 85 بۆ $83 و پچڕانی وزەش دەبێتە هۆی هەڵاوسان و زیانێکی زۆر بە ئابووری جیهان. سەرۆکی ڕووسیا ئامادەی وڵاتەکەی بۆ هەماهەنگی و هاوکاری لەگەڵ ئەوروپا دەربڕیوە و داوای لە کۆمپانیا ناوخۆیەکان کردووە کە سوود لە بەرزبوونەوەی نرخەکان وەربگرن. ئەو لێدوانانەی پوتین لە کاتێکدایە کە گرژەکانی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێراندا مەترسی لەسەر گەروی هورمز دروست کردووە کە لە 120 نەوتی جیهان بەو شوێنەدا تێدەپەڕێت. ئەمە هەمووی ئەو بابەتانە بوو کە باسمان کرد لەسەر چی لەسەر دواپێشهاتەکانی شەڕی نێوان ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێراندا دواپێشهاتەکانمان بۆ ئێوە خستە ڕوو. بەڵام خۆتان نەزانن لە هەرێمی کوردستان ڕۆژانە کۆمەڵێک یاد و کۆمەڵێک ڕووداوی تر هەیە کە ڕۆژانە لە هەرێمی کوردستان ڕوودەدات. ڕۆژی 9 ئاداری ساڵی 1991 بڵێسەی ڕاپەڕین گەیشتە کەلار و لەو ڕۆژەیە دانیشتوانی ناوچەکەشان بەشانی پێشمەرگە و ڕێخستنەکان دژ بە دەسەڵاتی حیزبی بەعەس ڕاپەڕین و لە ماوەیەکی کەمە توانیان شارەکان ڕزگار بکەن. بە راپۆرتێکیش لەسەر ئەوە ببینین. ئێرە ناحەی باوەنورە با دەواازەی ڕاپەڕینی سنووری ئیداری گەرمیان دانرێت. لێرەوە پێشمەرگە و شانە ڕێخستنەکان و هاوڵاتیان کلیلی ڕزگارکردنی تەواوی سنووری ئیداری گەرمیانیان کەوتە دەست. خۆتەزانی باوەنور بوو بە دەواازەی ڕاپەڕین بۆ گەرمیان و گەرمەسێر. هەموو هێزەکان هاتنە باوەنور و پێشوازیەکی گەرم لەلایەن خەڵکۆ و تێکەڵبوون و ئاوێتەبوونی هێزی پێشمەرگە و خەڵک کارێک بوو کە زۆربەمان فرمێسکی شادیمان ڕشت. ئەو هێزەی کە هاتیە باوەنور بوو بە 4 ئاراستە بە 4 قۆڵۆ.
بەشێکی بۆ ئەحمەقایر کە بەڕێز کاک مەحموود سەنگاوی ئەوان بوون و ئەتوانم بڵێم یەکەم تەقەش کاک مەحموود سەلێکی کردە ئاسمانە بۆ ئەوەی بڵێ ئەوە هاتین. ڕۆژی 9 ئازار سەعات 11 پێشنیوەڕۆ ڕاپەڕین لە کەلار دەستی پێکردو. کەلار و دەوروبەری لە ماوەیەکی کەمدا لەلایەن هێزی پێشمەرگە و جەماوەرەوە ئازاد کرا. شاری کەلار ئەهمیەتێکی باشی بوو بۆ حکوومەتی بەعسە و سەردەما لە 9 بە پشتیوانی هێزی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان و جەماوەری گەلەکەمان توانیمان کەلار ڕزگار بکەین. بووینە خاوەن حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان بۆیش بەرهەمی خوێنی شەهیدان بوو. ئێستاکەش داواکەین لە حزبە کوردەکانی لای خۆمان یەک بگرین یەکگرتوو بن لەبەرەوە وەزعەکی نالەبار لە مەنتەقەکەمان ڕوویداوە شەڕی ئێران و ئەمریکا و ئیسرائیل هەیە. پێویستە کا کورد یەکگرتوو بێت خۆمان ئامادە بکەین بۆ ئەم گۆڕانکاریانە و منوکو پێشمەرگەیەکی پارتیزان خۆمان ئامادە باش کرد هاتینە باوەنورۆ تا ئێمە هاتینە باوەنورۆ لە باوەنور کەوتنی ڕێ بووە کەلارتا هاتین ڕەفیقەکانمان ئەو برادرانەوە دابڕاو لێمان چەند ساڵێک ئەوان هاتنە دەممان و سیرەکەین دام و دەرگاگانیان کۆنتترۆل کردووە. دوا بە دوای ئازادکردنی کەلار هێزی پێشمەرگە پلانی ئازادکردنی ناوچەکانی تری داڕشت وە قەزای کفری و خانەقین و خورمات و ناحەی جەلەولا و کوڵەجۆ و ڕزگاری جگە لە قەزای کفری ڕژێم لە شارەکانی تر بەرگری سەختی کرد و پێشمەرگە خوێنی بەخشی و ژمارەیەک شەید بوون. شاخوان محەممەد، کورسات نیوز، کەلار. پێشەوەی بچمە لای راپۆرتێکی تر بە نوێترین پێشهاتەکانتان پێ بڵێم میدیای ئێران دەنجی تەقینەوەیەک لە باکووری تاران و تەبرێز و ئەسفەهان دەبیسرێت. پێشهاتێکی تر ئەوەیە سەرۆکوەزیرانی عێراق و وەزیری دەرەوەی ئەمریکا پەیوەندیەکی تەلەفۆنیان ئەنجام داوە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا یاخود وەزیری دەرەوەی ئەمریکا مارک ڕۆبیۆ بە سوودانی ڕاگەیاندووە کە ئەوان ئیدانەی هێرشی گروپەکانی سەر بە ئێران دەکەن بۆ سەر هەرێمی کوردستان و عێراق. سوپای ئەمریکا ببورن ئاماژەی بۆ کردو کە تا ئێستا زیاتر لە 5,000 ئامانجیان لە ئێران پێکاوە. سێنت کۆمیشەڵەیە کە 50 کەشتی ئێرانمان تێخشکاندووە. ئەمە نوێترین پێشهاتەکانن کە لەبارەی جەنگی نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیل هەیە کە هەندێکیان تایبەتن بە عێراق و ڕۆبیۆ و سوودانی قسەیان کردووە و لەسەر بارودۆخی عێراق زیاتر قسەیان کردووە و لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان ڕۆبیۆ نیگەران بووە. ئەو نیگەرانیەشی ڕاگەیاندوە بۆی کە ئەمریکا نیگەرانە لەو هێرشانەی گروپەکانی کەنە سەر هەرێمی کوردستان و سەر عێراقیش. باش سەر ڕای ناجێگیری لە ڕۆژی ناوچەکە بەڵام خەڵک تەوان لە ژیانی ڕۆژانەی خۆی تا ڕادێک نابێ بوەستێ هەرچەندە ئەم مامەڵە بازاڕیە کەم بۆتەوە بەڵام خۆتان نەزانن یادەکان لە پێشەوەیە بازاری جلی کوردی ئێستا تا ڕادەیەک هەرچەندە لە چاو ساڵانی پێشوو نییە بەڵام تا ڕادەیەک ئێستا ئەم بابەتە هاتۆتە پێشەوە و خەڵک ئەیانەوێ یادەکە بکەنەوە. ئەم ساڵ بەهۆی کە جەژنی نەورۆز و جەژنی ڕەمەزانیش ئەکەونە یەک کاتەوە زۆرینەی هاوڵاتیان بۆ جەژنی ڕەمەزانیش جلی کوردی دەپۆشن و فرۆشیارانیش باز لەوەکەن کە تا ڕادەیەک بازارەکان باشە لەم کاتەیە. نزیکبوونەوەی جەژن و نەورۆز بازاری جلی کوردی گەرم کردووە. هاوکاتی جەژنی ڕەمەزان و جەژنی نەورۆز لەم ساڵدا هۆکارێکە وای کردووە خواست لەسەر جلی کوردی زیاد بکات و بازاری فرۆشیارانیش گەرمتر بێت بە بەراورد بە پێشتر. وەک خۆشیان دەڵێن دواکەوتنی موچە و دۆخی ئێستا نەبووەتە هۆکارێک بازاری جلی کوردی ڕوو لە دابەزین بکات. ئەم ساڵ زۆر باشترە لە چاوە چەند مەعاشیش نییە بڵێن بەڵام ئیشیان یعنی دوکانارەکان هەمووی ئیشیان باشە لەخوا بەزێر. بە هەر لایەکی بازاردا دەڕوانیت ڕەنگی جوان و واڵای جلە کوردەکان سەرنجی کڕیاران ڕادەکێشن. هەر ڕۆژ دەبێتەوە خانمان دێنە بازار و دەیانەوێت جلی دڵخوازی خۆیان بەدەست بخەن. ئەم ڕاستەکەم
جژنە لەگەڵ نەورۆزە تەکەڵا بووە خواستی هاوڵاتیان لەسەر جلی کوردیە زیاتر لەبەرەوەی لێ کاتە خۆشم جلی کوردیم کردووە. پیاوانیش بە دەرنین لەو خواستە بۆ ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو گەنجان ڕوو دەکەنە بازار و جلی کوردی دڵوازی خۆیان دەکڕن. زۆرترین خواستیش لەسەر قماشی جۆری ئیتالیە و قماشی ئێرانیش کەمترین خواستی لەسەرە. خواز لەسەر قماشی ئیتالی زۆرە بە زۆری قماشی سلکی پێ دەڵێن ئەمە نەوعاتەکانیەتی ئەوە خواستی زۆر لەسرە ئێرانی کەمتر خواستی لەسرە بەس سلکی ئیتالی بە تایبەتی خواستی زۆر لەسرە. ساڵانە لەگەڵ هاتنی بەهار خواستی کڕینی جلی کوردی زیاد دەکات بەڵام ئەم ساڵ بەهۆی کەوتنە یەک کاتی جەژنی ڕەمەزان و نەورۆز خواستی زیاتر لەسەر جلوبەرگی کوردی زیاتر بووە. دنیا ماجد، کورتسات نیوز، سلێمانی. دۆناڵد ترامپ جارێکی تر قسەی هەیە با بزانین چیەڵێ. سەکۆ موشەکانی ئێرانمان لە ناو بردووە بەشێکی زۆریانمان پێکا و لە ناومان بردوون. سەکۆکانی موشەکی ئێران لە سەدا 90یانمان لە ناو بردووە وەک خۆتان نەزانن دروستکردنەوەیان زۆر سەختە. ئێمە چەندین کەسی زیرەک و چەندین ئامێری پێشکەوتومان بەکارهێناوە لەم ئۆپراسیۆنەدا. ئەگەر بمانەوە دەتوانین لە یەک ڕۆژدا کۆتایی بە ئێران بهێنین. ئێمە لە ئێستادا چەندین سیستمی بەرپەرشدانەوەی هەرزانمان هەیە و لە ماوەکانی ڕابردوودا بەم دوایانە فڕۆکەی بیتوەکانمان چەندین ئامانجان لە ئێران پێکاوە و چەندین بارەگای شاراوەمان لە ناخی زەوی خاچی ئێراندا پێکاوە. ئێران پێشتر دەیتوانی بە شێوازێکی خێرا و لە ئاستێکی باڵادا درۆنی بۆمبرەشکراو بەرەهم بێنێت بەڵام ئێمە ئێستا ئەو توانایەمان لە ناو بردووە. ئێمە بە شێوازێکی زۆر خێرا لە پێش ئەو خشتە کاتیەوەین کە دامان نابوو. ئێمە سەرکردایەتی ئێرانمان لە ناو بردووە 2 جار بۆ 3 جار ئەو کارەمان ئەنجام داوە. وەکو دەزانن ئێمە دەمانوێت نامانوێت سەرکردەیەشی تری خراپ بێتەوە کایەوە کە زیانی بۆ هەموو گیان هەبێت و دووبارە لە ماوەی 5 بۆ 10 ساڵی داهاتووە ئەم چیرۆکە دووبارە بێتەوە. ئێمە دەمانوێت کەسێک بۆ ئێران هەڵبژێرین کە شتێکی لەدەست بێت نەوەک ئەوەی لە ماوەی 47 ساڵی ڕابردوودا کردوێتی کە بریتیوە لە کوشتنی خەڵک. ئێمە هەرگیز نەمانویستووە کەسێکی لاواز ڕێبەرایەتی ئێران بکات. خۆتان نەزانن کە ئەوەی ئەوان کردوانە بۆتە هۆی کوژرانی چەندان کەسی بێتاوان. ڕژێمی ئێران 47 ساڵە هێرش دەکاتە سەر ئەمریکا و تیرۆر بڵاو دەکاتەوە. ئەمریکا چەندین دەرفەتی هەبوو بۆ لە ناوبردننی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران. ئەم دەرفەتە تەنیا دواخرا بوو بۆیە ئێمە بە هەلمانزانی و قۆستمانەوە و لێماندان. ئێمە دەمانێت بەردەوام بین لە ئێمە ئەگەر ئەو دوو ئۆپراسیۆنەی کە ئەم ساڵ و ساڵی ڕابردوو بۆ سەر ئێران ئەنجاممان نەدایە ئێران دەبووە خاوەن چەکی ئەتۆمی و بەلایانی کەمەوە ئیسرائیل لەسەر نەخشە دەسڕایەوە ئەگەر ئەوە ڕووی بدایە. ئێمە چەندین چەکی باش و پێشکەوتومان هەیە بۆ نمونە فڕۆکەی بیتو و فڕۆکەوانە لێهاتووەکانمان کە توانیان بەرنامە موشەکی و ئەتۆمیەکەی ئێران کۆتایی پێبهێنن. وەک دەزانن ئێمە بۆ هەرکوێ بڕۆین کەسانی زیرەک و باشمان پێویستە و ئێمە خۆشبەختانە ئەو کەسانەمان هەیە کە شانازیان پێواکەین. ئێمە سەرەکی ترین بنکە ئەتۆمیەکانی ئێرانمان لە ساڵی ڕابردوودا لە ناو برد. ئەوان هەرگیز ئامادە نەبوون دانوستان لەو بارەیەوە بکەن و ئەوان پیتاندنی یۆرانیۆمان گەیاند بۆ ئاستێک کە قبولکراو نەبوو بەلای ئێمەوە و ئێمە بۆ هەمیشە ئەومان کۆتایی پێهێنان. ئێمە پێمان گوتن کە ئامادەین یۆرانیۆمی پیتێنراوتان لە ئاستی
مەدەنی و سەلامەتدا پێ بدەین بەڵام ئەوان قبوڵیان نەبوو مەرام و ئامانجیان دیار بوو ئەو سێ بنکە ئەتۆمی کە لە ناومان بردن کارێکی باشمان کرد و ئێستا ئەوان خەریک بوون دووبارە لە بنکەی نوێ و لە شوێنی نوێ بنکەی تری ئەتۆمی دروستکەن ئەوان دەیانەوێ بنکەکان بەرنە قوڵتر و زیاتر ناخی زەوی بەڵام ڕێگریمان لێکردن ئەوە بکەن ئەوان دەیانویست هەڕەشەمان لێ بکەن لە ڕێی بەرنامە ئەتۆمیەکەیان و بەرنامە موشەکەیانەوە ئامانجی ئێران ئەوە بوو کە بەرنامەی موشکی بالیستی بە شێوازێکی زۆر خێرا پەرە پێ بدات بۆی هێرش بکاتە سەر ئەمریکا ئێوە دەزانن ئەوان بێشمار موشەکیان هەبوو زیاتر لەوەی کە هەر کەسێک پێشبینی دەکرد ئێوە دەزانن کە ئێمە توانیمانە زۆرینەی موشەکەکانیان هەموو موشەکەکانیان تێک بشتێن و بخەینە خوارەوە و ئەمە تەکنۆلۆژیای لێزەرمان بەکارهێناوە و لە داهاتوویەکی نزیکدا ئەو تەکنۆلۆژیایە ئاشکرا دەکرێت بۆ ڕای گشتی وەک دەبینن کە سیستمەکانی بەرگری وەک سیستمی پەیتریۆت چەند کارێکی ناوازە و گەورە دەکات ئەمریکا گەشتۆتە خاڵێکی وەرچەرخانی گەورە کە گەڕانەوەلی مەحاڵە وەک دەزانن ستیڤ ویتکۆڤ و جارێت کوشنەر کە چەندە هەوڵیان دەدا کارێکی باش بکەن بەڵام من دەمزانی ئێران بەنیاز هێرش بکاتە سەرمانەوە پێویست بوو من دەست پێش خەری بکەم لە هێرشکردنە سەر ئێران ئەوان هێرشان کردە سەر دراوسەکانیان کە بێلایەن بوون کەواتە بێگومان هێرشیان دەکردە سەر ئێمە وەک دەبینین کە ئێمە هاوکێشەکەمان پێچاوە نەکردە و ئەو دراوسیانی ئێران هاتنە بەرەی ئێمە و توانیمان زۆر خێراتر کۆتایی بمە بێنین سیرکە قەتار ئیمارات سعودیە ئەوانی تریش زۆر بەهێز بوون زۆر زیرەک بوون بەڵام سیرکە هێرش کرایە سەریان ئەوە هەڵەیەک نەبوو ئیمارات زیاتر لە 1000 موشک بە زیاتر لە 1000 موشک هێرش کرایە سەری من لە 2015دا گوتم ڕێگری دەکەم لەوەی ئێران ببێت بە خاوەنی چەکی ئەتۆمی ئەمە 2015 بوو کەوام وتم کۆتایی بۆ هەڕەشانە دەهێنم نابێت هەرگیزە هەڕەشانە بمێنن و دەشمێ ئەو شتە بەم جۆرە بمێنێتەوە ئێمە بەردەوام دەبین لە ئۆپراسیۆنی تووڕەیی داستان ئاسا تووڕەی قارەمانانە من ڕێگە نادەم ڕژێمێکی تیرۆریست جیهان بەبارمتە بگرێت ئەگەر پێویست بێت بە ئاستێکی زۆر گەورەتر و فراوانتر هێرش دەکرێتە سەریان وەکو پێ و شموتون ئەتوانم زۆر بە خێرایی کۆتاییان بەبێنم بە شێوازێک کە هەرگیز نەتوانن خۆیان بنیاد بنێنەوە و ئەو چەکانی کە تایاندا بەکاری دەهێنین چەکی کوشندن ئەیتر درۆن بێت موشک بێت فڕۆکەی جەنگی بێت هەرچی هورموز گەروی هورموز بە سەلامەتی دەمێنێتەوە ئێمە کەشتیە دەریایەکانمان خەریکی پاراستنی سەلامەتی ئەو گەروان زۆرینەی هەرە زۆری کەشتەکانن لە بنی دەریاکانن هی ئێران ئێمە ڕێگە نادەین بە ئەوان یان هیچ کەسێکی تر ڕێگان پێ بدات کە دووبارە خۆیان بنیاد بنێنەوە و ئەو بەشەی زەوی بخەنەوە ناو ئاڵۆزی و بشێویەوە و ئێمە کۆتایی دەهێنین بەم هێرشانە بە یەکجاری و هەمیشەی وەک دەزانن نرخی نەوت چۆن بەرز و نزم دەکات ئێمە هەموو ئەم شتانەمان لە پێناوی خێزان ئەمریکیەکان هاوڵاتیانی ئەمریکا کردووە ئەم شتە پێویست بوو بکرێت وە زۆر نزیکین لە کۆتایی هێنان بەم کارە وەک دەزانن ئەم شتە بۆتە هۆکاری ئەوەی کە بارودۆخی ناوخۆی ئەمریکا کەمێک ناسەقامگیری بۆ خەوە ببینێت ناکرێت ئەم شتە لەمە زیاتر بخایەنێت و ئەوەی پێویست بێت ئەمەیکەین ئەگەر هەر شتێک بکەن
ئەگەر هەر شتێک بکەن باجەکەی ناخەمڵێنرێت. پێویستە گەروەکان بەردەوام بن، هاتوچۆ لە گەروەکاندا بەردەوام بێت. ئێمە نەوت و غازێکی زۆرمان هەیە، زۆر زیاتر لەوەی کە پێویستمانە. ئێستاش ڤەنزوێلا بووەتە هاوبەشێکی نوێمان، هاوبەشێکی زۆر مەزنە. ئێمە لەگەڵ ڤەنزوێلا لە هەماهەنگێکی باشتین کە سەرچاوێکی زۆر مەزنی نەوت و غازە. ئێمە لە پێگەیەکی زۆر باشتین، بەڵام ئەم پێگەی ئێمە نادات پەروەرانەیە بەرامبەر بەشەکانی تری جیهان، بۆ نمونە چین. ئەوان زۆربەی نەوتەکەیان لە ڕێی گەروەکانەوە بەدەستێنە. من لە داهاتوێکی نزیکدا سەردانی چین دەکەم. من دەمەوێت جیهان بپارێزم لەم شێتە و گەمژانە. من زۆر سەرکەوتوو بم لەو کارێکە کردومە و هەوڵەدەین هەنێک لە سزای سەر وڵاتان سووک بکەین بۆ ئەوەی نرخی نەوت ئاسایی بێتەوە. ئەگەر چێش دەزانێت ڕەنگەم کارانی ئێمە دەیکەین لە 100% ببنە هۆکاری ئاشتیەکی سەقامگیر و درێژخایان بۆ زەوی. ئەگەر پێویست بێت سوپای دەریاییمان، کەشتیە دەریایەکانمان یاوەری کەشتیە بازرگانی و بار هەڵگرەکان دەکەن لە گەروەکاندا، بە تایبەت گەروی هورموز. نامانەوێت کە ئێران دووبارە ئەم یاریە بکاتەوە. ئەگەر پێویست بێت دووبارە بە شێوازێک لیان دەدەین، لە ئاستێکدا لیان دەدەین کە هەرگیز بیری لێ نەکرابێتەوە. ئێمە ئەو سەربازانی ئەمریکا، سوپای ئەمریکا بەهێزترین و گەورەترینە لە جیهاندا، شتیوان لە مێژوودا نەبینراوە. ئێران زۆر مەزنە. ئەگەر ئێمە شتێکمان نەکردایە دەستیان بە تەواوی ڕۆژڵەتی ناوەڕاستدا دەگرت. ئەوان دەیان هەزار موشکی بالستیانێک کە زۆرینەیان لە ئێستادا تێکشکێنراون. ئامانج لەو چەکانە ئەو وڵاتانەی ڕۆژڵاتی ناوەڕاست بوو کە بێتاوان بوون، کە هیچ بەرێ و لایەنێکیان نەبوو لەم شەڕەدا. ئێمە لە ساتەوەختێکی گونجاودا کۆتاییمان بەمەهێنا، وەستاندمان. شانازی بە خۆمانەوە دەکەین کە بەشێکین لەم کارە. ئەگەر پێویست بێت زۆر بە بەهێزتر لیان دەدرێت. زۆر سپاس بۆ بوونتان لێرە. بەڕێز جەنابی سەرۆک، ئایا تۆ ڕابەری نوێی ئێرانت پێ قبوڵە؟ وا پێمان بڵێ لەگەڵ پوتین باسی چیتان کرد؟ بەڵێ من پەیوەندیشی زۆر باشم هەبوو لەگەڵ پوتین. ئێمە باسی ئۆکراینمان کرد کە شەڕێکی بێکۆتایە. سەرکە ڕقی زۆر لە نێوان پوتین و لە نێوان زیلینسکی هەیە. ئەمە پێم وایە کۆبوونەوەیەکی ئەرێنی بوو، سوودی بۆ ناوچەکە دەبێت. ئەو دەوێت بە سوود بێت. من پێم دەتوانی بە سوودتر بیت بەوەی کە شەڕی ئۆکراین و رووسیا کۆتای پێبین. بەڵام قسەکانمان زۆر باش بوو و ئەوی ژوویستی زۆر بنیاد نەربێ. بەڵێ فەرموو. بەڵێ فەرموو. سپاس جەنابی سەرۆک. دەربارەی ئێران تۆ وتت ئەم شەڕە زوو کۆتایی دێت. پێ دوایە ئەم هەفتەیە کۆتایی بێت؟ نەخێر، بەڵام زۆر زوو. سێرکە هەموو شتێک کە ئەوان هەیەە لە ناو چووە، وەک سوپادەریایەکەیان بۆ نمونە سەرکردایەتیشیان، هەردوو ئاستی سەرکردایەتیەکەیان لە ناو چووە. زۆربەی خەڵک ئاگاداری ئەوە نین، بەڵام ئێمە کارێکی زۆر مەزنمان کردو لە ناوبردننی. لەبارەی کوبا وتت کوبا ڕەنگە ڕێککەوتن بکات. ئایا بۆچی گەڕانەوەی ئەمریکا بۆ کوبا گرنگە؟ مارکۆ ڕوبیۆ کارێکی زۆر باش دەکات. پێم وایە وەک باشترین وەزیری دەرەوە ئەم کارە دەکات. سێرکە چیمان کردووە لەم ئیدارەیەماندا. ئەوان متمانیان بە مارکۆ هەیە. خەڵکی ئەمریکاش متمانیان پێ هەیە. مارکۆ زۆر سەرکەوتووە لەو کارەیان دەدەیکات وە زمانی کوبایەکانیش دەزانێت.
ڕەنگە ئەمە هاوکێشەیەکی هاوڕێیانە بێت ڕەنگە واش نەبێت ئەوان وەک خۆیان دەڵێن تاو هەموو شتێکیان لەدەستداوە هیچ وزەیەکیان نییە هیچ پارەیەکیان نییە و لە کێشەیەکی زۆر گەورە لە قەیرانێکی مرۆیی زۆر گەورەدان ئێمە نامانێت ئامە ببینین بەڵام ئەوان زۆر خراپبوون لەگەڵ خەڵکیشی زۆر ئەو خەڵکە کوبیە بەڕێگەز ئەمریکیانەی لەوێ دەژیان زۆر گرنگن بەلامەوە ئەزانم بە جەهەنەمدا تێپەڕیون زۆر کەسی سەرکەوتوو لە وڵاتان کەسانی بزنسمان بازرگان زۆر سەرکەوتون و لە کوبان زۆرینەیان هاوڕێ من مودێکی زۆرە ماوەیەکی زۆرە من لە جەنگدام لەگەڵ کوبا هیوادارم تێبگەن لەوەی کە ڤەنزوێلا هیچ سوودێکی بۆ ئەوان نابێت نەپاریان بۆ دێنێر نەنەوت هیچ شتێک هەموو شتێک کۆتایەتەوە بەڵێ ئەوان یان ڕێکەوتن دەکەن یان زۆر بە ئاسانی خۆمان دەگەین بۆ ئامانجێکە هەمانە بەڵێ فەرموو پێت وایە بۆچی ئەو هێرشەی کە بە تۆماهۆ کرایە سەر قوتابخانێکی کچان لە ئێران بۆچی ڕوویدا من پێتان دەڵێم تۆماهۆ یەکێکە لە بەهێزترین چەکەکان کە تەنیا نەک ئێمە خەڵک وڵاتانی تریش بەکاری دێنن ئێران بێت ئێرانیش هەندێک تۆماهۆکی هەیە و حەزەکەن زیاتریان هەبێت ئێران بێت یا هەر کوێ بێت چەکێکە و بەکار دێت و زۆرنی وڵاتیان هەیەن ئەوە ئێمە لە ئێستادا دیراسی ئەم شتە دەکەین لێکۆڵینەوە لەم ڕووداوە دەکەین جەنابی سەرۆک تۆوتت جەنابەت فەرمووت کە شەڕەکە زۆر نزیکە لە کۆتایی هاتن بەڵام شتەکانی تروان ناڵێن کەسەکانی تروان ناڵێن چی لە ئارادایە بەڵێ ئەوان هێزی ئاسمانیان نەماوە هێزی دەریاییان نەماوە فڕۆکەی جەنجیان نەماوە هیچ چەکێکیان نەماوە ڕاداریان نەماوە ئامێری پەیوەندیکردنیان نەماوە سەرکردایەتیشیان نەماوە کەواتە سیرکە سێری لێدوانەکانیان کە ئەتوانین بڵین دەتوانین ئێستا بڵین کە سەرکەوتنێکی ئێجگار مەزنمان لە ئێران بەدەزێنەوە ئەشتوانین زیاتر بڕۆین بەڵام ئەو مەترسیە گەوری کە لە شەڕەکەدا هەبوو 3 ڕۆژ زیاترە کۆتایی هاتوو ئێمە لە 2 ڕۆژی سەرەتادا کۆتاییمان بە گەورەترین هێزی دەریایی ئێران هێنا هێزێکی دەریایی مەزنیان هەبوو ئێمە کۆتاییمان پێێنا زۆربەی شەڕک مەزنەکەمان کردووە و کۆتایی هاتووە ئەوان ڕەتیان نەکردەوە کە خۆیان بەدەستەوەن هێزی ئاسمانیان نەماوە تۆسقاڵێک موشەکیان ماوە ڕێژەی سەربازیان لە ئێستادا لە 25 لە داهاتوێکی نزیکدا دەگاتە سفر ئێمە هێرشانەکەینە سەر بەرداوام ببین لە هێرشکردنە سەر کارگەکانی بەرهەمێنانی موشک من ئەمێ ڕوون بێت کە ئێمە لە ئیداری ترەمپ خەریکی چین بەڵێ فەرموو بەڕێز تۆ باس لەوە کرد کە هەندێک باس لە سزای نەوت ئەەکەیت چی ئەەکەیت وەگە بینن نرخی نەوت دابەزیوە ئەمەی ئێمە دەیکەین نیەت ئامانجێکی باشی لە پشتە منم زانی ئەگەرم کارم بکردایە نرخی نەوت بەرزە بووە کەمتر لەوەش بەرز بووەتەوە کە من چاوەڕێمە کرد کەس پێیوانە بوو ئێمە بەم ڕادێ و بەم زوویە سەرکەوتن بەدەستبێنین شتیوا لەم زۆرە لە مێژوودا نەبینراوە ئێمە باشترین چەکمان هەیە باشترین سەربازی و سوپامان هەیە باشترین جنراڵ و لیواکانمان هەیە ئەمە زۆر بە خێرایی تێپەڕی لەگەڵ پوتن باسی ئەمەمان کرە و زۆر سەری سۆرما بوو بەم کارە کەس شتی وای نەبینی و ئێران وڵاتێکی سەربازی زۆر بەهێز بوو بەڵام سەرکە چیمان لێکردن و ئیسرائیلیش لەم نێوەندەدا وەگە بینن بیتوەکانمان چۆن توانیان ڕێگری بکەن لەوەی ئێران لە ماوەی کەمتر لە هەفتەیەک بۆ 2 هەفتەدا بگەن بە چەکی ئەتۆمی
ئەگەر شتێکی چر هەبێت لە ئاراجا من ئاگادارتانەکەمەوە بەڵام ئەوەندەی دەزانین ئۆپراسیۆنەکە لە ڕووی سەربازیەوە سەرکەوتوو بووە وتت بە هاوپیشەکانت دووتووە باس لە هیچ شتێک ناکەیت تا یاسایەکی نوێ بۆ پاراستنی ئەمریکیەکان ئیمزا ئەکرێت ئایا هیچ شتێکی لەو زۆرە لە ئارایەدا هەیە هاوپیشە کۆماریەکانت چی دەڵێن لەم بارەوە تۆ بۆ ئەوەی هەر یاساک لە ئەمریکا تێپەڕێت پێویستە دیموکراتەکانیش هاودەنگ بن لەسەری کۆدەنگ بن لەسەری ئێستا ئێمە گرنگی بە یاسای مافی دەنگدانە دەین ئەمانەوێ بزانین کە بیبینین کە ئەم یاسایەکی دادپەروەرانەیە ئێمە دڵنیاییمان دەوێت لەباری ئەم یاسایەوە دەبێت دڵنیابین ئەو کەسەی کە دەنگ دەدات هاوڵاتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە نەک کەسی دەرەوە ئەم لاولا ئەو کەسانی کە دوورن ئەو کەسانی کە بەهۆی کارەوە یان پیشەوە یان پشووەوە لە دەرەوەی ئەمریکان دەبێ بتوانن دەنگ بن ئێمە نامانوێ مناڵەکانمان بتوان ڕەگەزی خۆیان بگۆڕن ئەو شتی لەو زۆرەمان ناوێت ئەمە دەست درێژیە بۆی ئەو یاسایە پێنج خاڵی زۆر گرنگی تێ بەڵام کێشەکە دیموکراتەکانن لە سەدا 98 کۆماریەکان ئەم یاسایان قبوڵە بۆیە ئێمە دەمانوێت بجەنجین بۆ ئەم یاسایە هەندێک شتی دیاریکرا و ڕوئەدەن من لێرەم ئامادەم بۆەوەی کارێکی مەزن بکەم بۆ وڵاتەکەم بەڵام ئەگەر ئێمە هەڵبژاردننی پڕ لە گەندەڵیمان هەبێت شتێکمان بەناوی وڵات نامێنێت بۆ نمونە بەنزیکی هیچ کەسێک سیستمێکی وەک ئێمەی نییە فەڕەنسا ویستی سیستمێکی وەک ئێمە دروستکات جیمی کارتەریش ویستی ئەمە بەدەست بێنێت بەڵام نەیتوانی ئەوەتی ناتوانی تۆ تەنیا ڕەگەزی نێر دەنگ بدات بۆیە ئێمە دەجەنجین لە پێناوی ئەمە بەڵێ فەرموو ئایا ئێران هیچ شانەیەکی نیستووی لە ناو ئەمریکادا چالاک کردووە ئێمە ماوەیەکی زۆرە هەوڵ ئەدەین و بەدوای ئەم شتەوەین یەکێک لەو شتانی کە پێویستە بیکەین ئەوەیە پێویستە دیموکراتەکان بوەستن وەک دەزانن ئەوەی کە پێویستە بیکات وەزارەتی ئاسایشی ناوخۆی ئەمریکایە بەڵام دیموکراتەکان دایان خستەوە بۆیە دەبێت دیموکراتەکان ئەو وەزارەتە بکەنەوە چالاک بکەنەوە دووبارە و زۆرینەی ئەم هەڕەشانە و ئەم شانە نووسوانە لە کاتی ئیداری بایدندا هاتوونەتە ناو ئەمریکاوە ئێمە بەدوایانەوەین چاودێریانەکەین دانە بەدانیان بەدوایانەوەین باش دەزانین چیەکەن و لەکوێن ئێمە زۆر زانیاری زۆرمان هەیە لە بارەیانەوە بەڵام داخستنی ئەو وەزارەتە لەلایەن دیموکراتەکانەوە ڕێگری لە ئێمە دەکات کە ئەم شتارە بکەین مەبەست بەدوای چێەوەیت مەبەستە لە چێە ڕێبەری نوێی ئێران من بێئومێد بووم بەڕاستی پێم وایە ئەم کارە دیسان سەردەکێشێت بۆ ئەوەی کە وڵاتەکە ڕوبەرووی نەهامەتی زیاتر بکاتەوە جەناوی سەرۆکتەوتت کەسێکت لە مێشکدایە بۆ ڕابراتیکردنی نوێی ئێران چێ ئەو کەسەت بۆ بەدوای چیدا دەگەڕی لەو کەسەدا من پێم خۆشە بڵێم ینی پێم خۆشە کەسەکە لە ناوخۆ لە دەرەوەدا قوبوڵکراو بێت بەتایبەت لە ناوخۆدا چکە ئێمە ئەمە شتێکی سەلمێنراوە لە ڤەنزوێلادا ئەم شتەمان تاقی کردەوە وەک دەبینن ئەو کەسی کە بۆ بە سەرۆکی نوێی ڤەنزوێلا چەندە کارێکی باش و جوانی کردو و وڵاتەکە چەند سەقامگیر بووە لەو کاتۆ لە عێراقیش
شتێکی لەم جۆرەمان بینی هیچ کەسێک نەبوو سێرکە بوون بەچی ئەو دۆخی لە عێراق ڕوویدا سەری کێشا بۆ داعش ئێمە نامانەوە شتە دووبارە بێتەوە من پێم خۆشە کەسانێک ببینم کە لە ناو خۆی وڵاتەکە هەنێک کەس باس لە کوڕەکەی شا دەکەن هەنێک کەس باس لە کەسانی ترەکەن بەڵام نەخێر من یاسایەکم هەیە ئێمە یاسایەکمان هەیە تا ئێستا زۆر باش بووە و پێم وایە پەیوەندیمان لەگەڵ ڤەنزوێلا زۆر باشە 100 ملیۆن بەرمیل نەوتمان لە ڤەنزوێلا تا ئێستا دەرهێناوە بە شازێکی جوان سوودمان لێبینیەوە وەگە بینن نەوتەکە ئێستا لە پاڵاوگەکاندایە لە هیوستن لە تێکساس پاڵاوتنی بۆ دەکرێت تا ئێستا 100 ملیۆن بەرمیل نەوتمان بەرەمێناوە 100 ملیاری تریش بەڕێگاوەیە ئەم شتە سوودی بۆ ڤەنزوێلا هەیە سوودی بۆ ئەمریکاش هەیە بەڵێ فەرموو جەنابی سەرۆک تۆ باست لەوە کرد کە ئێران دەستی بە تۆماهۆکێک گەشتووە و هێرشی کردووەتە سەرێکێک لە قوتابخانەکانی خۆی ئایا ئەم شتە بۆ جۆرەیە بۆچی پێ دوایە تاکە کەس تۆیت کە ئەم قسەیەکات لەبەرەوەی من زانیاری تەواوەتیم لەبارەی ئەم بارودۆخەوە نییە و لە ئێستادا لێکۆڵینەوە لەم ڕووداوە دەکەین چەندین وڵاتی تریش تۆماهۆکیانەیە و لە ئێمەیان کڕیوە بەڵام راپۆرتەکە هەر شتێک بێت من ئاساییە بەلامەوە ڕای بگەنم و لەگەڵ ئەو ڕاستیەدا بژیم تۆ وتت کە ئێمە بە چەندین شێواز بردومانەتەوە ئایا چی بۆ تۆ بەسە من ئەمێ دڵنیا بم لەوەی کە ڕۆژی داهاتوو کاتێک دێت ئێران نەتوانێت پەرە بە بەرنامە ئەتۆمیەکانی بدات بۆ ئەوەی بگات بە چەکی ئەتۆمی کاتێک ستیڤ پەیوەندی پێوەگردم و ئەوەی پێوتم منیشتم مەجبورین بە ڕێگا سەختەکە بیکەین ڕێگا سەختەکە بەڕای من ڕێگا ئاسانەکەیە چونکە ئەوان ناتوانن بە هیچ جۆرێک توانایەکیان هەبێت بۆ ماوەیەکی دوور و درێژ کە پەرە بە چەچێک بدەن کە بتوانێت لە دژی ئەمریکا یان ئیسرائیل یان هیچ کام لە هاوپەیمانەکانمان بەکار بهێنرێ ئێمە چەندین وڵاتمانێک کە هاوپەیمانمانن و هیچ کەسێک باوەڕی بەمە ناکرا هەتا هێرشیان کرایە سەر ئەگەر من دەست پێشخەر نەبوومایە لە هێرشکردنە سەر ئێران دڵنیام ئەوان ئێران هێرشی دەکردە سەر هاوپەیمانەکانمان لە کەندا و لە ڕۆژڵاتی ناوەڕاست ئەوان بەتەما بوون تەواوی ڕۆژڵاتی ناوەڕاست داگیر بکەن دەستی بەسەردا بێنن ئەگەر ئۆپراسیۆنی چەکشی نیوەشە و ڕووی نەدا بواە ئەنجام نەدرا بواە دەست بەسەرداگرتین ڕۆژڵاتی ناوەڕاست لەلایەن ئێرانەوە ڕووی دەدا بەڵام ئەو ئۆپراسیۆنە چی کرد ئێرانی گەڕاندەوە بۆ دواوە سەیری شەژمانجی ڕابردوو بکەن کە سێرکە ئەوان چیان کرد هەزار موشەکیان هاویشت و ئاراستەی چەندی وڵاتی کەنداو کرد لەوانە وڵاتانی کەندا و ئەبێ زۆر خۆشحاڵ بن کە من سەرۆک بووم و پاراستنم لە هەڕەشەیەکی زۆر گەورەتر ئایا چالاکیەکانی ئەمریکا چۆن دەبن من پێم وایە ئەو کەسێکی زۆر باشە لە ڕووی فەلسەفیەوە کەمێک جیاوازین لە یەکتر بەڵام نازانم ڕەنگە کەمێک کەمتر پەرۆژ بێت هەڵبەتن باسی جێدیڤانسەکەم کەمتر پەرۆژ بوو لەبارەی ئەم هەڕەشەیەوە بەڵام من پێم باش بوو هێرش بکەم ینی ئەو دانوستانانی کە لە نێوان مارکۆ و پیت و جارێت کوشنەر و ئێرانەکاندا بەڕێوە دەچوو هیچ دەرەنجامێکی نەبوو بۆیە دەمزانی کە ڕەنگە لێمان بدەن دەست پێشخەری بکەن لە لەدانمان بۆیە من دەست پێشخەریم کرد و لێمدان بەڵێ فەرموو دەربارەی هۆرمۆس بەڵێ ئەزێ من ئەمێ بە کراوەی بیهێڵمەوە ئەزانی
ئەوەندەی گرنگە بۆ چین بۆ ئێمە گرنگ نییە بەڵام ئێمە هاوکاری چین دەکەین و چاوکاری وڵاتانی تر دەکەین چونکە لە گەروی هورمزەوە زۆرینەی وزەکەیان بەدەست دێنن ئێمە لە پەیوەندیشی زۆر باشداین لەگەڵ چین بۆیە باریکی خۆمانی دەزانین ئەو گەرۆ بپارێزین تۆ پێدوت کە ئەمە بژاردەیەکی باش بوو چی بکەین سەرکە ئەوەی ڕۆژنامە نووسی بوونتان کە کەسێک هەبووە وستێتی من بکوژێت بەڵام گرتیان قۆڵبەستیان کرد خەڵک پیان خۆش نییە باس لەوە بکەن بەڵام من حەزەکەم سواسی دەستگای نهێنی وڵاتەکەمان بکەم کە توانیان ئەو بکوژە دەستگیرکەن و من نەکوژێت بەڵێ فەرموو سواس جەنابی سەرۆک تۆ باڵێنێدا بە هاوڵاتیانی ئێران کە یارمەتیان بدەیت ئایا ئەمە جۆرێک نییە لە خیانەت لە ئێرانیەکان من یارمەتیم داون پێشم خۆش یارمەتیان بم ئەوان کەسانێکی زۆر مەزنن ئەوان خەڵکێکی زۆر زیرەکن زۆر بەهێزن زۆر پڕوزەن من حەزەکەم یارمەتی ئێرانیەکان بدەن بەڵام ئەوان لە سیستمێکدان کە تەنها ڕێگە بە شکست دەدات من ئەوم ناوێت منەمێ سیستمێک بێت کە هێرش نەکاتە سەر ئێمە ئەمەوێ سیستمێک بێت کە سەر بچێشێ بۆ چەندین ساڵی ئاشتی ئەگەر قەرار بێت شتەکەش بۆ جۆرە بێت دەبێت دەست بەجێ کۆتایی بۆ بێنین ئایا لە شەڕی ئێراندا چەند کەس کوژراون و دەتەوێت چەند کەسی تر بکوژێت ئەمریکی وەک وتم پێشتریش کاتێک تۆ شەڕ و پێکدادانە هەیە هەمیشە کوشتنە ئەبێت مردنە ئەبێت من لە دۆڤەر بووم و کەسوکاری کەسە شەهید و کوژراوەکانمان قسەم لەگەڵکردن خۆزگە دەتان بینی کە چەندە بە پەرۆشیەوە دەیانوت جەنابی سەرۆک تکایە کۆتایی بەم کارە بێنە من بەمەوە بەجێتان دێڵم خۆتان لەگەڵ باش ئەوە ترامپ بوو لە فلۆریدا قسەی کرد کۆمەڵێک بابەتی گرنگی ڕوون کردەوە لەسەر شەڕەکە و کۆمەڵێک کشتی خستە ڕوو بۆ ڕۆژنامە نووسان کە پرسیاریان لێکرد ترامپ وتی کە لە سەدا 90 توانە موشەکیەکانی ئێرانمان لەناو بردووە ئەو وتی ئەگەر بمانەوێت ئەتوانین کۆتایی بەدەسەڵاتی ئێران بهێنین هەروەها ئاماژەی بۆ کرد کە توانای بەرەمهێنانی درۆنی ئێرانیمان لەناو بردووە کە پێشتر ئەو ئاماژەی بکرد کە ڕۆژانە درۆنێکی زۆر لە ئێران بەرهەمەهات ئەمان لە ناویان بردووە سەرکردایەتی ئێرانمان لەناو بردووە ترامپەڵێ کە ئاماژەی بۆش کرد کە نامانێت سەرکردایەتیەکی خراپ لە ئێران دەسەڵات بگرێتەوە دەست و سەبارەت بە دەسەڵاتی مشتەباش ئاماژەی بۆ کرد کە ئەوان دڵخۆش نین بۆ بابەتە ئەوان ترامپڵی ئێمە نامانێت هەرگیز کەسێکی لاواز لە ئێران دەسەڵات بگرێتە دەست ئەڵێ ئەگەر ئۆپەراسیۆنەکانمان ئەنجام نەدایە ئێران دەبووە خاوەنی چەکی ئەتۆمی ئەڵێ ئەگەر ئەومان بکردایە هێرشمان نەکردایە ئەوە ئێران ئەبووە خاوەنی چەکی ئەتۆمی و مەترسیشە بوو لەسەر ئیسرائیل تەنانەت ئاماژەی بۆ کرد کە لەوانە بوو لەسەر نەخشە ئیسرائیل بسڕێتەوە ئێران ئەڵێ ئێران دەیویست هەڕەشەمان لێ بکات و ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی یاخود لە ڕێگای بەرنامەی ئەتۆمی و هەڕەشە لە ئەمریکا بکات ئاماژەی بۆ کرد کە ئەمریکا گەیشتۆتە خاڵێک کە گەڕانەوەی مەحاڵە مەبەستی لا جۆینگەکەیە ئەوان هێرشیان کردە سەر مەبەستی ئێرانە ترامبوتی ئەوان هێرشیان کردە سەر دراوسەکانی خۆیان کە ئەمەش ئەو بە هەڵەیەکی گەورەی ناوبرد بۆ ئێران چونکە ئەو وڵاتانە وەکو ترامپ ئەڵێ کە بوونە دوژمنی ئێران و لەگەڵ ئێمەیە بوونە هاوپەیمانێکی بەهێز لە دژی ئێران ئێمە ئەڵێ ترامپەڵێ ئێمە بەردەوامە بین لە ئۆپەراسیۆنەکانمان لە ئۆپەراسیۆنی کە ناوی داستان ئاسا هەروە کەشتەکانمان لە گەروی هورمز بە سەلامەتی دەهێڵینەوە هەر سەبارەت بە گەروی هورمز وتی کە ئەو گەروە چەند بۆ ئەمریکا گرنگە
داونە بۆ چین گرنگە چونکە بۆ چین و هەندێک لە وڵاتانی تر تاکە ڕێڕەوە کە ئەتوانن لێوەی بازرگانی بکەنوە وزەشت بەدەست بخەن. ئاماژەی بۆ کرد کە زۆر نزیکن لە کۆتایی هێنان بەم کارەمە بەستی لە جەنگەکەیە و ئاماژەی بۆش کرد کە ئەوان ئێستا نەوتێکی زۆر نزیکەی 100 ملیۆن بەرمیل نەوتیان لە ڤەنزوێلا بەرهەم هێناوە و لە ناو ئەمریکا خەریکی پاڵاوتنی ئەو نەوتەن کە بۆ ئەمریکا ئەمە زۆر زۆر گرنگە. ئەو پرسیاران لێ کرد کە تۆ ئەڵەی یعنی زۆربەی زۆری توانە سەربازەکانی ئێرانمان لە ناو بردووە ئەو جەنگە چەند دەخایێنێ ینی ئاماژت بۆ کردو کە جەنگەکە زۆر ناخایێنێ ئاماژەی بۆ کرد ینی چەند نەخایێنێ ڕۆژنامە نووسەکان پێیان و دوتی کاتێکی ینی وتیان هەفتەیەکە خایێنێ ینی هەفتێکی ترەخانێ ئەوتی نەخێر بەڵام زۆر ناخایێنێ ینی جەنگەکە زۆر ناخایێنێت و کۆتایی دێت. باش ئێستا ئەو موشەکانی کە پێشتر ئێران لە پرۆسەی وعد سادق کە 33هەمین گوژمەیەتی ئەینێرێ گەیشتۆتە ئاسمانی ئیسرائیل ئەو وێنانی کە دەیبینن ئەوە ئاسمانی ئیسرائیلە کە موشەکەکانی ئێران گەیشتۆتە ئەوێ وەکو پێشووتریش ئاماژەمان پێکرد کە لەلایەن سیستمی بەرگری ئیسرائیلەوە بەرپەرچی موشەکەکان دەدرێتەوە هەرۆکو دەبینن ئەهاوە موشەکەکانی ئێرانەوە سیستمی بەرگری ئیسرائیلیش بە موشەکەکانی خۆی بەرپەرچی دەداتەوە هەتا ئێستا ئەوەی کە دیارە لە وێنەکانە ئەوەی کە دیارە لە وێنانی کە دەیبینن لەسەر شاشەی کورسات نیوز سەررجەم ئەو موشەکانە لەلایەن سیستمی بەرگری ئێرانەوە هین ببورن سیستمی بەرگری ئیسرائیلەوە بەرپەرش دراونەتەوە و ئێستاش بە بەردەوامی هەر لەگەڵ گەیشتنی موشەکەکانە بەرپەرش دەدرێنەوە تا ئێستا هیچ هەواڵێک نییە سەبارەت بەوەی کە ئەو موشەکانە شوێنێکیان پێکابێ لە ناو خاچی ئیسرائیلە کە نزیکەی پێش ئەوەی کە ترامپ دەستکا بە وتارەکەی ئەو موشەکانە لەلایەن ئێرانەوە هەڵدران و ئاراستەی ئیسرائیل کران ئێستا کەمێک لەمەوە پێش گەیشتونەتە ناو خاچی ئیسرائیل و لەلایەن هێزی بەرگری ئاسمانی یاخود ئەو سیستمە بەرگری ئاسمانی کە ئیسرائیل هەیەی کە سیستمێکی پێشکەوتووە بەرپەرچی ئەو موشەکانەی ئێران دەداتەوە و تا ئێستاش دیار نییە ئایا موشەکەکان هیچ شوێنێکیان پێکاوە یاخود نا. باش ئەنجومەنی شارەزایانی ڕێبەری ئێران هەڵبژاردننی موستەبا خامانەئی کوڕی ئایەتوڵڵا عەلی خامانەئی وەک ڕابەری نوێ ڕاگەیان ئەمە هەواڵەکان پێشتر ڕامانگەیاند و ترامپیش قسەی لەسەر کرد. موستەبا سێهەمین ڕابەری باڵای ئێرانە پێشتر ئەو کەسایەتیە بووە کە لە ڕێەوە دۆسیە و بڕیارە گرنگەکان گەیەندراوەتە باوکی بەڵام ترامپ بە کەسایەتێکی لاواز ناوی دەبات و دەڵێت قسەشی کرد پێش ئێستا ئەڵێ پێم خۆش نییە کە بۆتەوە بە یعنی ئەو کەسە بۆ بەڕابەری ئێران ئەو پێی وایە ترامپ کە ئەبێ کەسێک بێ کە لە ناوخۆش و لە دەریشەوە قبول کراوێ با راپۆرتێک لەسەر موستەبا ببینین. دوای هەفتەیەک لە کوژرانی عەلی خامنەئی ڕابەری باڵای پێشووی ئێران ئەنجومەنی شارەزایانی ڕێبەری ئێران کە لە 88 ئەندام پێک دێن هەڵبژاردننی موستەبا خامنەئی کوڕی وەک ڕابەری نوێ کە سێمین ڕابەری وڵاتەکەیە ڕاگەیاند. حەزرەت ئایەت الله العوزما سید مجتبی خامنەئی ڕەهبەر عەزیز محسین حەیدەری ئەندامی ئەنجومەنی شارەزایانی ڕێبەری ئێران لەبارەی هەڵبژاردنەکەەوە وتی هەڵبژاردنەکە لەسەر ڕێنمایەکانی عەلی خامنەئی بووە کە وتوویەتی دەبێت ڕابەری باڵای ئێران بە دڵی دوژمنان نەبێت. موجتەبا خامنەئی لە سەردەمی دەسەڵاتی باوکیدا ئەرکی ڕێخستنی کارەکانی ڕابەری هەبووە و هەمیشە دژی ئەو ڕەوتەش بووە کە داوای ئاساییکردنەوەی پەیوەندەکانیان لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا کردووە. موجتەبا بە شێوەیەکی گشتی ئەو کەسایەتێ بووە کە لە ڕێەوە دۆسێ و بڕیارە گرنگەکان گێنراونەتە باوکی. لە ناو سوپای پاسدارانیش بە تایبەتی نەوە نوێیەکاندا لایەنگرێکی زۆری هەیە.
لە کاردانەوەی هەڵبژاردننیدا لەسەر ئاستی نێودوڵەتی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند هەڵبژاردننی موستەبا بەدڵی ئەو نییە، ئەوەش لە کاتێکدایە کە لە ئێستادا بە هاوبەشی ئیسرائیل لە جەنگدان لە بەرامبەر ئێران. ترامپ لە یەکەم لە دوانیدا لە دوای دیاریکردنی موستەبا خامنەیی وەک ڕابەری نوێی ئێران بە کەناڵی فۆکس نیوزی ڕاگەیاندووە دڵخۆش نییە بە دیاریکردنی موستەبا خامنەیی. پێشتریش هەڵوێستێکی نەرێنی بەرامبەری ڕاگەیاندبوو کاتێک بە کەسایەتێکی لاواز ناوی بردبوو. ترامپ هەفتەی پێشوش بە پێگەی ئەکسیۆسی وتبوو کەسایەتێکی دەوێت کە ئاشتی بهێنێت بۆ ئێران. هەر سەرکردەیەکی نوێش ئەگەر ڕەزامەندی ئەمریکای لەسەر نەبێت زۆر نامێنێتەوە. بەڵام لەسەر ئاستی ناوخۆی ئێران هەڵبژاردننی موستەبا پێشوازێکی گەرمی لێکرا. مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ئێران ڕایگەیاند هەڵبژاردننی موستەبا وەک ڕابەری باڵا دەستپێکی سەردەمێکی نوێیە لە شکۆمەندی ئێران. عەلی لاریجانی ئەمینداری ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوەی ئێرانیش ڕایگەیاند سەرباری ئەو هەڕەشانەی ئاڕاستی دەکرا ئەنجومەنی شارەزایانی ڕێبەری ئێران توانای ڕابەری نوێ دیاری بکات و دووپاتیشی کردووەتەوە کە موستەبا خامنەیی توانای بەڕێوەبرنی وڵاتی هەیە لەم ڕەوشە هەستیارەی پێیدا تێدەپەڕێت. داواشی کردووە هەمووان پێکەوە بە یەک ڕیز لە پشت ڕابەری نوێ بوەستن و پاڵپشتی بکەن. هاوکات هێزە چەکدارەکانی ئێران بێعەتیان بەڕابەری نوێدا و لە ڕاگەیەنراوێکدا دووپاتیان کردەوە کە بە هەموو شێوەیەک پاڵپشتی دەبن و هەموو توانەکانیان دەخەنەگەڕ بۆ بەدیهێنانی ئامانجەکانی شۆڕشی ئیسلامی ئێران. ئێستا لەسەر شاشەی کورسات نیوز وێنەکان ڕاستەوخۆ وێنەی هەریەک لە بەیروت و لەگەڵ تەل ئەبیبە کابینین هەردووچیان تا ڕادەیەک ئارامی پێوە دیارە چکە ڕۆژانە خۆتان نەزانن هەم لە بەیروت و هەم لە تەل ئەبیبیش لەوێ ڕووداوەکان گەرمن. لە بەیروت هەرچەنە لە یەکێک لە بیناکان ئەبینین کە دووکەڵ و ئاگر بەرز دەبێتەوە کە پێدەچێت ئەویش یەکێک بێ لە ئەو شوێنانەی کە لەلایەن ئیسرائیلەوە پێکراوە. بەڵام بەراورد بە شەوانی ڕابردوو کە هێرشەکان لەسەر بەیروت چڕتر بوون ئەم شەو تا ڕادەیەک کەمترە و ئارامترە. تەل ئەبیبیش ئەبینین لەملا کە لە وێنەکانە دیارە تا ڕادەیەک دۆخی سەر ئاسمان و ناو تەل ئەبیبیش ئارامە. بەڵام جەنگ بەردەوامە و خۆشتان نەزان پێش کەمێک ئێران کۆمەڵێک موشکی تری ئاراستە کردبوو کە گەیشتنە ئاسمانی ئیسرائیل و لەلایەن سیستمی بەرگری ئەو وڵاتەوە بەرپەرچ درانەوە. ڕووماڵی کورسات نیوز بەردەوامی دەبێت بۆ ئەوەی کە زانیاریەکان بە بەردەوامی و سات بە سات بۆ ئێوە بگوازێتەوە.